ئەنەکەمان زۆر بەڕێز یاسەمین ئەمینزەکی سەرۆکی ئەنجومەنی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. خاتوو یاسەمین سڵاوتان لێبێ، زۆر سوپاس کە بەشدارن لەگەڵمان لەم ڕووماڵەی تەلەڤیزیۆنی کوردستان 24. زۆر باشە با لە وتەکانی ترەمپ سەرۆکی ئەمریکاوە دەست پێ بکەین. زۆر ڕاشکاوانە دەڵێت دەبێ ئێران خۆی بەدەستەوە بدات. خۆی بەدەستەوە بدات بۆ چێ؟ بۆ ئەمریکا یان بۆ ئیسرائیل؟ قورسە کە جیای بکەیتەوە. تەنانەت تاوەکو ئێستاش ئەمریکا بەشداری نەکردو لە هێرشکردنە سەر ئێران و واشنگتن تاوەکو ئێستا چەندین هێزی ڕەوانەی ناوچەکە کردو، بەڵام تاوەکو ئێستا بەشداری نەکردووە. بە شێوەیەکی سیاسی بە تەواوی پشتیوانی لە ئیسرائیل دەکات. کاتێک کە سەرۆک ترەمپ ئەم بەیانیە وتی دەبێت بەبێ مەرج ئێران خۆی بەدەستەوە بدات، ئەمە وان دەرناکەوێت کە ئیسرائیل جیا بکاتەوە لە ئەمریکا. باش خاتوو یاسەمین هەر با بێمەوە سەر خۆبەدەستەوەدان بەڕای ئێوە بەدەستاوەدانەکە وەک ئەوەی ئەڵمانیا دەبێت لە جەنگی دووهەمی جیهان یاخود وەک ئەوەی عێراق دەبێت لە جەنگی یەکەمی کەنداو. ئەمە دەردەکەوێت کە ئێران داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بکات، داوا لە ئەمریکا بکات کە گرژەکان کەم بکەنەوە بۆ ئەوەی ئاگربەستێک هەبێت بۆ ئەوەی هێرشەکان لەسەر ئێران ڕاگیرێت. و ئەگەر ئەمە ڕوو بدات وەک ئەوە دەردەکەوێت ئێران چاوەڕێی ئەمریکایە، بەڵام ئەمریکا لەلایەکی دیکەوە چاوی لەوەیە کە ئێران بێ مەرج خۆی بەدەستەوە بدات و بێتە سەر مێزی گفتوگۆ. نایەوێت ئێران هیچ مەرجێکی هەبێت و بە تەواوی خۆی بەدەستەوە بدات. خاتوو یاسەمین ئێوە دەڵێن ئێران ڕەنگە لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە شێوازێکی خۆبەدەستەوەدان بێنێتە پێشەوە، بەڵام ئەمریکا وا ناڵێ و ئەنجومەنی ئاسایش بێدەنگی هەڵبژاردووە. ئەمڕۆ ئێستا لە دووڕێیانێکی نازانین بۆ کوێ بڕۆین. ئایا دۆخەکە زیاتر خراپتر دەبێت یاخودنا نەکتەنیا بۆ ئێران بۆ تەواوی ناوچەکە بە عێراق و سووریا و تەواوی ناوچەکەوە دەکرێت گرژەکان هێور بکرێنەوە ئەگەر ئەمریکا بە شێوەیەکی جددی بێتە پێشەوە و دۆخەکە هێور بکاتەوە، چونکە ئەمریکا ڕۆڵێکی کاریگەری هەیە. ئێستا ئیدارەی ترەمپ زۆر دژی ئێرانە، تەنانەت لە ئەمریکاش هەندێک لە ئەندامانی پارتی کۆماریەکان کە پارتی دۆناڵد ترەمپە تا ڕادەیەک دەیانەوێت گرژەکان کەم بکرێنەوە سڕای ئەوەشی کە ترەمپ دژی ئێرانە. ترەمپ لە مێژوو درێژەی ژیانیدا دەویستویەتی و ئێستاش دەیەوێت ئەمریکا مەزنتر بکات. سیاسەتێکی هەیە لە بەرژەوەندی ئەمریکایە و ئێستا لە بەرژەوەندی ئەمریکانیە جەنگێک دروست بێت سڕای ئەوەشی کە دژی ئێرانە. و ئێستا گروپێک لە پارتی کۆماریەکان دەنگیان بەرز کردێتەوە دەڵێت نایانەوێت ئەمریکا بێت ناوەن جەنگەوە. باش بەڵام خاتوو یاسەمین بە جۆرێک لە جۆرەکان ئەمریکا بەشدارە، ڕاستە بەشداری فیزیکی واتە لە ڕووی سەربازیەوە نییە، بەڵام لە ڕووی ئاسمانیەوە تا ڕادەیەکی زۆر ئەمریکا بەشدارە لە جەنگەکە. ئەی ئەمە بەشداری نییە؟ بە تەواوی وایە، هیچ گومانێک نییە 100% ئێران بەشدارە، بەڵام بەشداری هێرشکردنە سەر ئێرانی نەکرد تاوەکو ئێستا، بەڵام دەیەوێت و ویستویەتی و ئێستاش بەرگری لە ئیسرائیل دەکات و ئامانجێتی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بپارێزرێ. ئێستا 100% لە هێرشی سەر ئێران بەشدارە. خاتوو یاسەمین هەموو ئەگەرەکان بۆ ئەوە دەچن کە ئەمریکا ڕاستەوخۆ
بەشداری جەنگەکە بێت دژی ئێران. بەڕای ئێوە ئەگەر ئەمریکا بەشداری ڕاستە و خۆی کرد جا بە فڕۆکە بێ بە موشک بێ پێ دوایە ئێران بتوانێت بەرگەی دوو وڵاتی ئاوازل هێز هەم ئیسرائیل و هەم ئەمریکا بگرێت؟ ئەوە پرسیارێکە کە دەکرێت ئایا ئەوان دەیانەوێت ڕژەمەکە بگۆڕێت یاخودنا ئایا ئەمە ئامانجی ئیسرائیلە ئەگەر بێوێت ڕژەمەکە بگۆڕێت ئیسرائیل ئەمەی بوێت لە ڕێگەی فڕۆکەی جەنگیەوە ناگۆڕێت دەبێت ویستێک هەبێت ئەمریکاش بێوێت ئەم ڕژەمە بگۆڕێت بەڵام من پێم وانییە ئێستا ئەمریکا بێوێت ڕژێمی ئێران بگۆڕێت ئەوەمان بینی پێشتر کە ئەمریکا بۆ گۆڕینی ڕژێم لە عێراق چەندین زیانی بەرکەوت لە ڕووی استراتیژیەوە تا ڕادەیەک دەڵێن کە هەڵەیەکی گەورەی کردووە ئێستا جیاوازە لە ئێران ئایا ئەگەر ئیسرائیل بێوێت ئەم ڕژێنە بگۆڕێت پێویستە ئەمریکاش بێتە ناو جەنگەکەەوە بەڵام خات و یاسەمین ئەوەی ترامپ دەڵێت بەڕون و ئاشکرایی دەڵێت دەبێ ئێران خۆی بەدەستەوە بدا و هەموو داواکاریەکانی ئێمە پێی ڕازی بێ و واژۆیان لەسەر بکە ئەمە چ واتایەکی هەیە؟ ترامپ چەندین قسەی کردووە لە چەند ڕۆژی ڕابردوو چەندین قسەی جیاوازی کردووە ئێستا هەمووان دەزانن کە کەسایەتی ترامپ چۆنە هەمووان دەزانن کە ترامپ نایەوێت جەنگ ڕۆ بدات دەیەوێت پەرە بە ئابووری وڵاتەکە بدات دەیەوێت لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕێکەوتنی ئابووری بکات نایەوێت جەنگێک ڕۆ بدات ئەمە کەسایەتی ترامپە ئێستا ئەگەر بێوێت لەگەڵ ئیسرائیل بێتە ناو جەنگەکەەوە دژی ئەوە و قسانەیەتی کە پێشتر کردوێتی کە نایەوێت جەنگی بێتە ناو جەنگەکەەوە لە چەند سەعاتی داهاتوودا دۆخەکە زۆر قرس دەبێت ئایا بزانین ترامپ دێتە ناو جەنگەکەەوە یاخۆت نا ستیڤ ویتکۆف پێشتریش گفتوگۆی لەگەڵ تاران کردووە کە پێی وتون نایانەوێت جەنگ ڕوو بدات لەگەڵ ئێران ئێستا ترامپ دەیەوێت لە پشتی دەرگاکانەوە ڕێکەوتنێک هەبێت باش خات و یاسەمین با هەربێنە سەر ئەگەری بەشدارکردنی ئەمریکا لەم جەنگە دژی ئێران پێ وایە لەم حاڵەتەدا لایەنی تر هەم لە ناوچەکە هەم دۆستەکانی ئێران بۆ نمونە رووسیا و چین بەشدار دەبن ئەوان ئێستا لە ناو جەنگەکەدا ئەوان هاوکاری ئێرانیان کردووە بە چەک ئێستا ئەوان لە جەنگەکەدان ئێستا نیگەرانەیەکی زۆر هەیە لە ناوچەکە سەبارەت بە هاوپەیمانەکانی ئەمریکا و هەروەها ئێستا گروپی چەکداری ئێرانی لە عێراقدان پشتیوانی لە ئێران دەکەن و هاوپەیمانەکانی ئەمریکا کوردستان و وڵاتانی دیکەی ناوچەکە نیگەرانن لەوەی کە ئەم گروپە چەکدارانە هێرش بکەنە ینی با بڵێن پشتیوانی ئێران بکەن لە هێرشەکاندا و گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ئیدانەی هێرشەکانی ئیسرائیلیان کردووە بۆ سەر ئێران و من پێم وابێت چەندین وڵاتیش هەستیان بەم مەترسیانە کردووە و نیگەرانن لەوەی کە گرژەکان زیاتر بن باش خات و یاسەمین ئەگەر وەکو ئێوە دەڵێن رووسیا و چینیش تا ڕادەیەک بەشدار بن و هاوکاری ئێران بن پێ وایە ئەمە سەرەتای جەنگی جیهانی سێهەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەستی پێکردووە هەموو ئەگەرێک لەسەر مێزەکەیە بە هێورکردنەوەی دۆخەکە و ئاشتیش ئەمە دەوەستێتەوە سەر ڕۆڵی ئەمریکا بزانێت چه ڕۆڵێک دەگرێتە بەر چه ڕێگەیەک هەڵدەبژێرێت ئێستا هیوایەک هەیە لە واشنگتن و زۆربەی بەرپرسانی ئەمریکا
و زۆربەی کەسایەتیەکان لە بازاڕی وزەی جیهان و سعودیە و ئیمارات و هاوپەیمانەکانی دیکەی ئەمریکا دەیانەوێت دۆخەکە هێورکەنەوە بۆ ئەوەی چی دیکە زیانێکی دیکە زیاتر نەگات بە بازاڕی وزەی جیهانی و ئەگەر گرژەکان زیاتر بن بازاڕی نەوتی جیهان ناسەقامگیر دەبێت ئەگەر دابینکەرانی نەوتی جیهان بۆ نمونە ئەگەر ئێران ئەم گرژە ئەمە وەک چەکێک بەکاربێنێت ئەو کاتە ناسەقامگیرێک لە بازاڕی نەوتی جیهان دروست دەبێت هاوپەیمانەکانی ئەمریکا نیگەرانن لەمە دەیانەوێت ئەم گرژانە کەم کاتەوە هاوپەیمانانی ئەمریکا دەیانەوێت ئەمریکا بەجددی بێتە ناو دۆخەکە و ئەم گرژانە کەم کاتەوە بەڵام خات و یاسەمین لە کاتێکدا ئەمریکا دەڵێت نابێ ئێران چەکی ئەتۆم بەدەست بهێنێ بەڵام هەر هەواڵەکانیش لە ئەمریکاوە دەڵێن ئەگەری هەیە ئێران بتوانێت لە 3 هەفتەی داهاتوودا بتوانێت 10 بۆمبی ئەتۆمی دروست بکات ئەمە چ واتایەکییە؟ من پێمان نییە ئەگەر ئەوە ڕاست بێت یاخود نا ئایا ئەمە زانیاریەکی تەواوە فاکتە یاخود تەنیا دەنگۆیە و ئێرانیەکان ڕەتی دەکەنەوە کە بیانەوێت ببنە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام ئیسرائیل بە تەواوی نیگەرانە لەوەی ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی باش هەر با لە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر قسە بکەین هەر ئەم ڕۆژ وتەبێژی کۆشتی سپی بەڕاشکاوانە دەڵێت داوا لە هاوڵاتیانی ئەمریکا دەکەین سەردانی عێراق نەکەن ئیخۆ عێراق لە جەنگان نییە و دۆستی ئەمریکاشە بۆچی سەبارەت بە عێراق دەڵێ سەردانی عێراق مەکەن ئەمە دەوەسێتەوە سەرەوەی ئەم جەنگە بۆ عێراق چی دەگەیەنێت ئایا عێراق دێتە ناو شەڕەکە یاخود نا بەڵام هەندێک گروپی چەکداری سەر بە ئێران لە عێراقن و مەترسیەک هەیە دەکرێت هێرش بکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە پێشتریش بینیمان کە چەند جارێک هێرشان کردە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا ناوچەکە هێرشان کردە سەر هەولێر هێرشان کردە سەر چەندین ناوچە و بنکەی سەربازی ئەمریکی و ئەمەیە ئەم نیگەرانیە کە ئەمریکا دەیانەوێت کە خەڵکی خۆیان هاوڵاتیانیان سەردانی ئەمریکا نەکەن ئەگەر ئێران بە شێوەیەکی سەربازی و سیاسی عێراق بخاتە مەترسیەوە بە دڵنیایی و ئەمریکا هۆشداری دەدات باش خات و یاسمین ئەگەر هاتوو ئێران بە داواکەی ئەمریکا ڕازی بوو خۆی بەدەستەوەدا لە ڕووی جیۆسیاسیەوە دوای ئەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی لێ بەسەر لێت چ گۆڕانکاریەک ڕوو دەدات جارێکی دووپەتی دەکەمەوە من پێم وانە کە ئێستا ڕژەمەکە بگۆڕێت و دەکرێت ئێران لاواز بکرێت توانای ئەتۆمی و توانای سەربازی لاواز بکرێت و ئەمەشمان بینی لە لوبناان بینیمان کە لوبناان چۆن حزبوڵە لاواز کرا بەڵام ئێستا من پێم وانە کە ئەمە بۆ گۆڕێنی ڕژێم بێت زۆر باشە زۆر بەڕێز یاسەمین ئەمینزەکی سەرۆکی ئەنجومەنی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش